میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت بەڕێز خەیری بۆزانی بەڕێوەبەری گشتی کاروباری زیان لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی یاریمی کوردستان زۆر بەخێر بێ. من بە وردی ئاماژەم بە ژمارەی کوردانی زیدی ڕفێنراوی سەردەمی دەستی داعش کرد، شەڕی داعش و سەردەستی داعش و ژمارەی زۆری شەستا چارەنووسیان نادیارە. چه هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە بتوانن سوراغێک لەو کەسانە بگرن؟ چه هەماهەنگێکتان هەیە؟ بەڵێ زۆر سپاس هەروەکو ڕاستکردنەوەیەک من سەرپەرشتیاری دۆسیی ڕزگارکردنی ڕفێنراوانی ئێزدی ئێستا وەکو ئەم پۆزیشنە قسە دەکەم. ئەوانەی کە تا ئێستا ماون لە لای یان ناتوانین بڵێن لەسەر ماڵ و مڵکی خۆیان نین یان لە ناو کەس و کارەکانی خۆیان نین 2690 کەس تا ئێستا ماون. تا ئێستا و ئامارێکە لە بەردەستاندایە ئەوانە لەکوێن؟ ئایا ڕفێنراون یا لە گەڕۆ بە کۆمەڵەکان؟ ئەوانەی کە تا ئێستا ئەو ژمارەی کە من باسم کرد ئێستا ئەوانە زۆربەیان لەو شوێنانە کە پێش ئێستا لەلایەن داعشەوە داگیر کرابوون. ئەو شوێنانەی کە شاروچکە و گوندەکانی لە عێراقن چ لە سووریان پێشتر لە داگیر کرابوون لای تۆرۆریستانی داعش. هەروەها زۆربەی هەرە زۆریان ئێستاش لە کەمپی هۆڵن لە سووریا. باشە، زۆر جار حکوومەت یاریمی کوردستان جەختی لەوە کردوتەوە دەبێت حکوومەتی عێراق هاوکار بێت بۆی کە بتوانن ڕفێنراوانی کوردی زیدی لە دەستی چەکدارانی داعش دەربهێنن یا بیانگەڕێنەوە بۆ زێدی خۆیان. ئایا حکوومەتی عێراقی چەنگاوێکی کردەی لەم بارەوە ناوە هەماهەنگیتان لەگەڵ ئەوان هەیە؟ ئێمە زۆر هەوڵمانداوە لە 2014 هەوڵمانداوە و تا ئەوە پێش ماوەیەکیشە هەوڵە دەین بەردەوام لەگەڵ حکوومەتی عێراقا، بەڵام دیسان ینی داواکارین، هیوادارین، ئومێدمان ئەوەیە کە حکوومەتی عێراق بەهانەی ئێمەوە بێتن. باشە، جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگال لایەن حکوومەتی عێراقەوە چەندە کاراسانی دەکات بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی شنگال وەروها دڵنیا بوون لە گەڕانەوەی ئەو کەسانی کە ئێستا لەسەر ماڵ و حاڵی خۆیان نین؟ ئەمە هەنگاوە چەندە گرنگە؟ بێگومان جێبەجێکردنی بەندەکانی ڕێک بەندەکانی گرێبەستی هەولێر بەغدا لەسەر شنگال زۆربەی هەرە زۆری کێشە ئەوانەی کە تا ئێستا کێشەن و ماونۆکو کێشە چی کۆمەڵایەتی بن، چی ئیداری بن، چی سیاسی بن، چی مرۆڤایەتی بن، بێگومان زۆربەی هەرە زۆری ئەو کێشانە حەلە بن و دیسان ئومێدمان ئەوەیە کە حکوومەتی عێراق هەنگاوێک بێتە پێش بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامەیە. باشە بەڕێز خەیری، ئەوەی کە ئێستا هەیە ئەو کارەساتە ڕوویداوە، بەڵام ڕزگارکردنی ئەو کەسانی لە دەستی داعشتا ماون قۆناغێکی تری دیکەی کارەسات بارشی بەدواویش گەڕانەوەیانە بۆ نێو کۆمەلگا ئاسانکاریکردن بۆیان بۆی بگەڕێنەوە سەر ژیانێکی ئاسایی. لەم بوارەدا چیتان کردووە؟ حکوومەتی هەرێم توانیوەتی ئەم کەشە باشە بۆیان فراهەم بکات بتوان بە ئاسانی بگەڕێنەوە تێکەڵ بە ینی تەنها حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا لە عێراقەوە دەست پێ بکەین تا کۆمەلگای نێودەوڵەتی تەنها حکوومەتی هەرێمی کوردستان دام و دەستگاکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە پەیوەندیدارن بە بابەتەکە بە تایبەت دام و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان ئەوانە تەنها ئەتوانە بڵێم ئەوانە هاوکار بوونە لەگەڵمانە چ بۆ ڕزگارکردنی ئەوانەی کە تا ئێستا نەهاتوونە سەر زێدی خۆیان با بڵێن نەهاتوونە ناو کەس و کارەکانی خۆیان، چێ ئەوانەی کە تا هێشتا ماون. بەڵام ئێمە کێشەیەکی گەورەترمان هەیە ئەوانەی کە دێن بەداخەوەیە ڕێکخراوانی کۆمەلگای با بڵێن سڤیل، کۆمەلگای NGOەکان بە تایبەت ئەوانەی کە باسی مافی مرۆڤ و مافی منداڵ و مافی ئافرەت دەکەن بە تایبەت ئەوانە دەڵێم زۆر بەداخەو ئەوانە هەر ئاور نادەنە ئەو کچوژنانەی کە نێودەوڵەتیەکانە یا ناخۆیەکان لۆکەلیەکان و نێودەوڵەتەکانی شار هەردووشیان وەکو پێویست نەهاتوونەتە پێش. تەنها ئەوانەی کە پاش ڕزگاربوونیان تۆزێ هەندێک خەدەمات یا بڵێن ئیسەحی بۆیان پێشکەشەکە بەرەوبەراتی گشتی تەندروستی دهۆکە ئەوانە لژنێکی طبیاندانەوە بۆ بواری جەستەی هەروە بواری پسیکۆلۆژی ئەوانش. باشە، لە ماوەی ڕابردوودا لە پەرلەمانی وڵاتانی ئەوروپا هەوڵێکە بوو بۆ بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی زەدیەکان. ئەگەرم هەوڵانەوەکە خۆی بەردەوام بێت و سەر بگرێت ئایا ئاسانکاری نابێت و هەنگاوێکی گرنگ نابێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە دوای ڕزگاربوونیش بەسەر ئەو کەسانە دادێت، واتە بەرپرسیارەتەکەوێتە ئەستۆی ئەو ڕێکخراوە و دەوڵەتیانە زیاتر بتوان کاری لەسەر بکەن؟ بێگومان ینی بە جینۆساید ناساندنی ئەم کەیسە لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی توانین بڵێن بە دقیقتر لای پەرلەمانەکان پەرلەمانی ئەو وڵاتانە تا ئێستا دەوروبەری 13-14 پەرلەمانی عالەمی معتراف پێکراوە کە ئەوەی کە بووە لە شنگال جینۆسایدە.
بەڵام تەنها ئەوە بەس نییە، ئەمە تەنها هەنگاوی یەکەمە. ئێمە دەمانەوێ حکوومەتەکانی ئەو وڵاتانە ئەو بڕیارە یان ئەو تەشریعی کە لە پەرلەمانەکانیان دراوە جێبەجێ بکەن. جێبەجێکردنی ئەم تەشریعە کە لە پەرلەمانەکانیان دەرکراوە ئیمزاکراوە خۆی لە خۆیدا هاوکار دەبێت بۆ گەڕاندنەوەی ئەوانەی کە تا ئێستا ماوێن، بۆ گەڕاندنەوەی خەڵکی شنگال بۆ منتەقەی خۆیان، بۆ دابینکردنی خەدەمات بۆ ئەو منتیقە، بۆ قەرەبووکردنیان، بۆ هەر هەمووی. بەڵام تا ئێستا نەکەوتوتە بواری جێبەجێکردندا. تەنها ئێستا ئەو 12-13 بڕیارەی کە دراوە یان تەشریعی کە دراوە لە پەرلەمانە نێودەوڵەتیەکان ئەوەی کە باسمان کردووە پێش ئێستا، ئەوە تەنها لەسەر ئاستی پەرلەمانە نەهاتۆتە خوار بۆ دەستگای جێبەجێکردن کە حکوومەتەکانیانن. زۆر باشە. ئەو گۆڕە بە کۆمەڵانش کە هەن هی سەردەمی داعشن و کوردانی زیدی تێدان ناوە گۆڕەکان هەڵدەدرێتەوە بۆ گەڕانەوەی ڕووفاتەکان. ئایا توانیتانە چی بکەن؟ چەند گۆڕی بە کۆمەڵی دیکە ماوە کە هەڵبدرێتەوە زانیاریتان لەسەر شوێنەکانیان هەبێت؟ ئاسانکاریتان بۆ دەکرێت لەم بوارەوە؟ زیاتر تا ئێستا زیاتر لە 80 گۆڕی بە کۆمەڵ دۆزراوتەوە بە شێوەی ڕسمی، بەڵام تا ئێستا زۆر ینی ئەتوانە بڵێن زیاتر لەو ژمارە تا ئێستا ماون. زۆر باش. خەڵکی منتیقەکە ئەزانن، بەڵام وەکو پێویست دیسان نا حکوومەتی عێراق نە کۆمەلگای نێودەوڵەتی نایە ناو بابەتەکە بۆ ئەوەی بە شێوەیەکی زانستی ئەو گۆڕانە هەڵبکەن. زۆر باشە. زۆر بەڕێز خەری بۆزانی سەرپەرشتیاری دۆسیی ڕزگارکردنی کوردانی ڕفێنجاو. ئەی زەدی زۆر سپاس لە کوردستان 24 لەگەڵمان بوویت.